دەستخۆش پەنجەت خۆش بە یەخ ممنونم زۆر زۆر سپاس وەڵڵاهی وە ئارامی کردبوونەوە لە بەرنامە کرد کۆتایی پێ بهێنێ ڕێناسی دەرێنەر من هاتە لای ئەمە یەکەم زیامە جۆمان لەو کرد ممنونم بەخێر بی کاکە دێلاڤاریان زۆر میزیان سپاس زۆر دەکەم زۆر بەخێربی ممنونم ئەم تەوەری کامانە خۆشویستان باس لازمونی کاکە دێلاڤەکەین لە ممنونم بواری ئامێری عودا هەڵێ. بەخێر بی کاکە ممنونم کاگاری زۆر سپاس لەکەیەوە سەرقاڵی عودی من ناوم دێلاڤاریان شەلالە خوێندکاری پەیمانگەی و نوێنەرانی سلەیمانی بەشی موزیک ژەنیاری ئامێری عودم ماوەی 3 ساڵە بێ بە ئامێری عودۆ سەرقاڵم ئامێرێکی زۆر خۆشەویستە لە 3 ساڵ لە دوای پەیمانگا یان یعنی پێش پەیمانگا پێش پەیمانگاش و بەڵێ ئاها ئامێرێکی زۆر خۆشەویستە لە جابۆت باس کردین وتت بۆ پێش پەیمانگا بەڵام بۆ بینەرانیشمان باسی بکە بەڵێ من پێش بچمە پەیمانگا ئامێری تار بووم کە یەکەم ساڵ تەقدیمی پەیمانگەی و جوانەکان کرد بەداخەوە نەگیرام ئاستم خراب بوو ئامێرەکەم گۆڕی هەر کۆڵم نایە لە ئامانچەکەم ئامێرەکەم گۆڕی کردم بە ئامێری عود لای مامۆستای بەڕێز مامۆستا ڕاماڵامات ئەخ پێمان بڵێ عودەکەت بۆ هەڵبژار عودەکەشم بۆ چییە بووتی عودا کاڵ بژێ وەڵی باوکم باوکە یعنی باوکم سیارە موسیقایە بەڵێ باوکم زۆر تاجیعی کردم وتی ئامێری عود زۆر بۆ تۆ باش و لەشی ساغ ئەمڕۆ لەگەڵیشی هاتووە بەڵێ لەگەڵیش مادە لە باکستەیجە ئەیخوالێت نەسێنێ خۆش خوار بیاخۆ ممنونم بمێنن زۆر ئیشەڵڵا سپاس دەکەم ماشەڵڵا سەرکەوتوی جێ شانازیت ئەمەنەی تروا بکەیت زۆر کە ئەو سپاس دڵخۆش وەڵی باوکم هەز دایمە لە پشتمە هەمیشە لە پشتت بێ یعنی باوکە کە تەمرینەکەم لە ماڵەوە دایکشم باوکشم بە دیارمەوە دانیشن دانیشەگوێ لێگرێ بەڵێ بڵە گۆرانیشان پێ بڵێت جاری وە گۆرانیش عەسفەکەم باوکم گۆرانیە لە دەگەم ئەخە سەر ئاری هات سەرکۆ ئەمانە لەگەڵ سەرکا بەرنامەمان کڕمە بە تۆڵێم ئاری سەرکۆ ئاری ویستم ئەوە لە کاک دێلاف پرسیارکەم بۆ نمونە هەیە جاری وا خۆی ئەها دابنیشە جاری وای زۆر دڵخۆشە مرۆڤ یا بێتاقەتی شڵەقەت بێتاقەت نەبێت بۆ نمونە هەیە لۆ کاتانە پێت بڵێ پارچەیەکم بۆ بژەنە بۆی عەسفەکەم چی بۆ ژەنی زیاتر چی دێداواکە گۆرانی فۆلکلۆرەکان زیاتر فڵکلۆریەکان زیاتر کام تا تۆفیق حەسەن سیلە دایسەدار تۆفیقمان بۆ ئامادەکە بەڵێ بەڵام با بچینەوە لای خاتو کوێستان خاتو کوێستان دووبارە سلااوت لێبێ پێما بێت شیشەکانە پێوە کردووە باڵندارەکان چیلکەکان ئێستا قۆناغی چیە گەرمکردن و خستنە سەروانە سووریەکەیەوە سوورکردنەوەیەوێ چەندێکی پێچێ دەقەتەوە بوو وایە برنجەکە پێگەی وانە جەکەمان کوژانێتەوە بەڵێ کوژانێتەوە کاتە کاتینە بۆی تا ئەوەش سوورە بێتە مش تۆزێ بە مەسیقا و تۆش بخۆت لەگەڵمانە گوێش بگرە خۆشەوە حازرم کاگاری حازری بەڵێ فەرم گۆرانیشی تا تۆفیقە باشە سێ و پێگەی پێگەی بەڵێ ئەم باوکیشە حەزی لێ بەڵێ ئەوە پێششە بە باوکی عزیز
دەستەکە و خۆش من تۆ زەوتمەوە لەگەڵ خۆمە سەحریش شارەکەی دۆزی بۆ لە مالەکەی بۆ نێڵێن قەت جۆمان لە دەنگی سەحر نەبووە بە گۆرانی بۆ شتێک ناڵێن ئەمڕۆ تاقیم مەکەوە ئاری ئەمڕۆ گۆرانی ئەڵێم لەبەر خۆمەوە یعنی بەدەنگێکی زۆر کەس لەبەر خۆمەوە هەیە کەسێک لێت تێگان لێت تێناگە بۆ ئەوە باشە بەڵام کە دەنگ بەرزکەمەوە ئیتر بە کەڵنایە تەبقەیەکی ئارامە زیاتر گۆرانی تەبقەیەکی ئارام تەنیا بۆ دراوسەکەی تەنیشت دەست خۆشکاکە دێلاوکیان ئەمانە تۆزە باسی ئامێرەکەمان بۆ بکە لە چەند بەش پێکاتوە بۆ ئامێری عوت ئێمە زانیاریمان هەبێت لە چەند بەشێک بێکاتوە بەشی یەکەمیان ئەمە کلیلی پێوتێ کلیلیە هەموو کلیلی یانزە کلیلە یانزە کلی ئەمە کلیلەکانت بۆ یانزەوە تەریشە بەڵێ بۆ یانزەوە تەرە بەسرێ باشە ئەمەش جستی پێوترێ ئەم جسرە بەڵێ جستە وەتەرەکی پێ ڕۆژانی وەتەرەکە ڕێک ئاوا چۆتە ناوی بەڵێ باش ئەمەش ماڵی کلیلی پێوترێ ماڵی کلیل ئەمە کلااو ڕۆژنی پێوترێ ئەمانە کلااو ڕۆژنە بەڵێ ئەمەش یەگیرەکەیە واتەرەکە لێرەوە چۆتە هەوێ لێرەوە بەستراوە پشتی ئامێرەکەش ئەمەش کاسەی پشتی ئامێرەکەیە ئەمە لە چی دارێک دروستەکرێت گوێزە بەڵێ لە گوێزی لەدار گوێزی کوردی و بەڵێ عەربی و تورکی بازم لە تورکیا ئەمە تورکیە بەڵێ لای خۆمان هەتاکو ئێستا بۆ نمونە هیچ هەوڵێک نییە دروستی بکەن چون هەنێک ئامێرەیە چەند ساڵەکە بە خۆشحاڵیەوە دروستی ئەەکەن بەڵێ هەیە بەڵێ ئەمە زیاتر لەگەڵ چه ئامێرە دەنگی وەکو خۆی ئەگا وڵای لەگەڵ ئامێری عود لەگەڵ هەموو ئامێرەکە ئەگونجێ یعنی من ئەم ساڵ لەناو پەیمانگەی جوانەکانی سلەیمانیە کۆنسێر دەکەم کرد لەگەڵ ئامێری فلوتە بەڵێ لەگەڵ ئامێری فلوتە کردم لەگەڵی شاگونجە باشە خۆشترین ئاواز لای خۆت کامەیە کە بەردەوام حەزەکەی بیژەن حەسەن زیرە بەڵێ کامێ دەبا جۆمان لێت مەقامی ڕاستە فەرموو
یخوا دەستت خۆش چەند شعرەکەی جوانە دیسان شەو هات بۆ حاڵی من بۆ دڵەکەی پڕخەیاڵی من عالم سووتە ئەی لە ناڵەی من هەینار باوانم دەستە خۆش سپاسم ڕۆ لەگەڵمان بووی کاک دێرە لەگەڵ خوارد نابینە چانە دروستیەکە یان تەنیا ئەیخۆی وەڵی لی نازانم با ڕاستەکە لێ نازان بەس لەگە خواردنا باشم چی زیاتر حەز لەیە بەدایمی بیخۆم وەڵی دوو خواردنە یەکەمیان یاپراخی کەلەرم دووەمیان بریانی یعنی بەدایمی بیخۆم 20 ساعت کێشەم نیە لەگەڵ بریانیەکە برنجەکەی لەگەڵەوەی ئێمە لەیەکەچە دەرمانی سەرپێشی تێکەم زۆر خۆشە زۆر تایبەتە بێ تاقیکەنەوە وڵە دەرمانی سەرپێ لەگەڵ کشمیش ئاری بۆنە بەخوا من بۆ خۆم شێفێکی زۆر باشە دەستکەمە خواردنەوە شتانە زۆر باش یاڵە خۆی خواردن ئەبێ کە دروستت کرد حەزت لێبێ ئەڵێن بەهاراتێکی خۆشەویستی بۆ زیاکە ئەو بەهاراتێکەکە بزانانی چۆن ترشخەیە کاکە بەدەست یا بەزبان کاکە دیلاف لەگەڵ هیچ گروپێکایی ینی چوتەیان جارە بەس جارێ خەریکی خوێندنەکەم تاکەوانە بەڵێ چواری پەیمانگە ئەمساڵ چواریت ئەم نەمزای تەواو کردووە نا ئەم ساڵ داوام کرێتەوە یەک ساڵ مەمێنێ باشە ئیشەڵا دوایەوە اینجا دەستەکەم بەکاری جدی و لە گروپات و ئەکادیمی بوون چەند گرنگە لە میوزیکە بەڵێ ئەکادیمی بوون چەند گرنگە لە میوزیک چەند گرنگە نۆتەکان بناسی گرنگەوەی هەموو شتێک بزانین بۆ منام کە تۆ نۆتە خوێنەوە و شارەزایە ئەبێ لە پاڵ نۆتە خوێنەوەکەشە سەماعیش باز بێ بەڵێ بەس ئەکادیمیانەتر بێ بچیتە بەرلام بۆ شتە لە گروپە عاسفەکەی ئەو زۆر باشترە وەک لە خۆی خۆڕەسەکبی کاتی شەڵڵا ئیشی زۆر جوانە بە بێگومان هەروەش ئەبێ بە و پێی کە تواناکەتیایە ماشەڵڵا حەزەکەتیایە هەتا کوێسەر زۆر باش